بامشيش توزيع خسابكين أخو عندي نيابة دس شوية سلاو رزو حرمات بو همو لايك ولو كاتكي زو درنگا و هیچ اعلانيكيش بنكردو بو لايفو اوانو بلاي متر اوان راس الخو كومولي خسو باسا كام هي بادارم كا الرأى كان بدلي همو لايك نابي بلان بارحال بدلي خلقاني بيك براسي بتنگ موضوع كانون هموتان بخير بن خوشويستاني من سر چاوان هاتن رزو احترام بوتان هيا هي بادارم كا زور باش بن لا أمر جانا أوان بيني أو شنو هنرمندا كوتشي دواي كرت إتر كومالجاي إما زيندو كوجي مردو برستا هر بياسان هر وابو براسي أو جنا دفتري شي بيويز بو نخوشيكي دستي نكوتوا أو همو بوسي كلسر أو جنكرا أجر هاي يكشيشان $5 بدايته 5 قاتي أو باري بياكت بونا خوشيكي كصرفي بكابراستي هاي يكشي $5 ها بلا من أزانم كأو بوسانا همي لا ساي كدنوية هيج أهميتي شينية براسي يتمهيمي هلا خو خسيبكا بياني آرام أحمد بمري زلامي رقي لما هلا خولي بداخ وكا آرام كم درويجك على راسي على أولاد الشيء بارحال أو حقته خوشويستان بداخوا والحال روحي شاد بيت صار خوشيكم لك شو بركي ولا بنا مالكي دوايش بحثي كم كسليماني بوشي وايا أويا كم جارنية كهنرمند بمري بو حالوا صلع بالا برز هموتان لبيتانا بچه حالك مرد زوربي زوريان يعني زوربي زوريان حتى هنرمندكان ناو خويانا قربيتي هلاكن حتى خوان خزمتي خويا ناكن هنرمند انتي باري زوره والله مش كاتي او ناكا برامبر با رفيق هنرمندكي كخزمتي بيوكا براسي اول شيء كسري ولا موكشكي وتي سلايك ان الرئيس كي دس خوشي لك بافولا كينو سباسي قلت سباسي تشي كو شي نكد بافولا دخلوا بسباسي دارجه تشي يعني بافولا تشي قلت سباسي كي ها بافل شوانا بيز دفتر خاطر سيدك بقى شاشتي مرزكان وببارا بياكدن توريكي بيونا لخطو بوسباسي كي احمد النبي من حلم خلقي لم كومرغاي ام تناغن بو وايا سباسي شي اكيد بو بمليار لير بافل طالباني هل بو بمليار لير كشي تو دانش سباسي شي خوي شي نكدو برحل اوايا انجا خالك تركمي باسي بكم للايفي بيشوا يبدو قسم كركا هيشي تازنبو براسي أو قسانة كرسل مسألة فلسطين وأنا كلم كفلسطين بداخله نكر كردي ناوي بلكو إسلامي كردي شي ناوي كشي كومال خلقي أو إسلامي أنا زور جنان بيدان براسي جوني أخلاقي بخوم ببن مالم بباوكم بدايكم بمانا بلام من دمك أسام كإسلام السياسي كان دميان زور بيسا براسي لأخلاقي السياسية زور لاوازن بي أشي وابي الكنوا أجل جون بدايك وخشي خلق بدن أو هنا أو وكو تشيوايا وكو أشي ديني ويا للراسي أجل بلا ما يدايك وخشي خلق بدن من أوقس يصل بارو هزار بارا كموا إما لباشوري كردستان أنفال كلاوين أما بفاكت قساك من حد لخوق صفرنان براسي 5000 جند 5000 لاني كم قرآني تيابوا كزياتشي تيابوا سوتين راوا يك عرب قسينا كردوا فلسطين كان شبلان لياوا بو صدام حسين وبو حزب بعث باجنيه اما جقلوا امهم خلق انفال كراوا او ان هشبلان بو بعث ليدا براسي هلبجك يا باران كراوا من راني هلبجك خمشين راون او ان هشبلان بو حزب بعث لياوا ام راسي بو بتنا خوش براسي من تناقم إيه ولا قلميانا 10 مليون دينار كوكنو إنيرن بو حماس بناويك بنغراني خزي داما وقرب سروا حماس أي شيا بتشكوش بخانو خوي أي خوا إيه تبو داي موشيكن يوقتو بارتان هي بغاسي كاك لا قلميانا كاتشلو بيش من دينار كوبيتو بينالي بو خزا أي بون إني بو من الله ينتبه لا هلا كل سنة بنمو لك خلق من النبي خوا بويا أما حقيقتها يعني تو نابي فيو ناخوش به والله خمشي غزتو الناية بتوريك بقرآن شي بارا إيوه كويا كنوا حموي ببلقوا هي كاكا يكشتي بابا من راني غزة ناقات
هەر هەمووی بۆ حەماسە. حەماس نایڵێ بڕوا خواردن بنێرن پارە بنێرن ئەیخەنە گیرفانی خۆ نالێ بڕوا. ئەو پێی خۆشە ها لە بیرتانەکەڵێ نۆشام سەفا لە کتێبەکەی وتی ئەها لە تەخوینەکەی کە جوابی مام جەلال لایەوە وتی کاتێک کە خەبەریانەوە بە مام جەلال هەڵبجە کیمیا باران کراوە وتوێتی ئاخ بۆ دوو هەڵبجەی تر بۆ یعنی با دوو هەڵبجەکە کیمیا باران بکرێ با دوو کڕای پێرزا مناڵان و خەڵک بە کیمیای بخنچێ گرنگەوەیە قەزەی کوردی لە ئاسی دنیا بتەقێتەوە و جەلال تەڵەبان دەستی بگا بۆش کە پێگەیشت جا بۆیە حەماسی جوایە حەماس حەزەکە هەموو ڕۆژێ سەدان مناڵی ناو غەزە لە برسا بمرن ئەو پێی خۆشە بەڕە حەزەکە دنیا باسی ئەو مۆزوعەکە چونکە بۆ لەبەر بازرگانی ئەکا بەسەر قەزیەکەوە ئەو ئیشی تری هەیە بە خەمی مناڵی فەڵەستینەوە نییە ئەمە ڕاستیە کە هەموو کەس ئەزانەیە خۆ بە جوێندان بە دایکخوشی ئارام ئەحمەد هیچ لە مەسەلەکان ناگۆڕێ بەڕاستی هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ حەزەکە یە من جێمە دایکی ئارام ئەحمەد بە بەڵام خۆ قەزی فەڵەستینەوەتەکە کە هەیە کە ئەیبینین تەواو ئێستا خۆشەویستان دوێنێ چی بووە ئەوە تا هەر بەهین لە ئەمە بەڕاستی کە جزیرە و عەرەبیش باسییان کردووە بۆی دڵنا لە خۆ قساکە بنونەکوا ئەوە لە جزیرە بڵاوبەتەوە خۆشەویستانەها ئەوە لە جزیرە بڵاوبەتەوە ئەڵێ ئیسرائیل بای 35 ملیارد دلار غازی فرۆشتۆ بە میسر جەزیرە بڵای کردوکو بینیتەن ئێ باشە میسر ئەگەر ئیسرائیل ئەوە نەتاوانبار و خراپە تۆ بۆ بای 35 ملیارد دلار غازی لە یەکڕی زەحمەت نەبێ قسەکە ئەوەیە کە دنیای عەرەب بەرامبەر بە قەزەی فەڵەستین و غەزە درۆکن بەڕاستی درۆکن ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە یەک دەوڵەتی عەرەبی بە هیچ جۆرێ ئامادە نییە یارمەتی خەڵکی غەزە بدە یەک دەوڵەتیان بڕۆ سەیریان کە یعنی کەس نەماوە لە سەدان ملیۆن عەرەبە تەنها کوردەبۆڕەی خۆمان ماوە لە گەرمیان و لە سێمانیەوە بڕۆن پارە بن بە حەماس هەر ئەو ماوە بەڕاستی یعنی سەدان ملیۆن عەرەب بۆ ئەم کارە ناکا ئێوە ئەیکەن زەحمەت نەبێ سعود بۆ نایکا قەتەر بۆ نایکا ئەم هەموو ملیاردێرە عەرەبە بۆچی نایکەن زەحمەت نەبێ شێخی خەلیج هەیە لە شەیەکە دەیان دەفتەر بەس بە ڕابواردن و بۆ ئافرە سەرفەکە بۆچی سەرفی ناکە بۆ مناڵانی غەزە بەڕاستی کات ئەوان درۆکن ئەمە حقەتەکەیەکی پێتان ناخۆش نەبێ ئەمە ڕاستیە بابە وەڵڵا ئەوان ئێمەیان ناوێت تۆ لە خۆت و ئەچی خۆ دەکەی بە سوورەی بەردەش کرد هەر لە خۆت و ئەو کاراکە ئینا ئەوان ئێمەیان ناوێت تەواو ئەگەر ئیسرائیل ئەو نەخراپە بۆ هەموو تەنەشن تەعاملی لەگەڵاکەن کاکە ئێ بابە وەڵڵای عەرەب ئەوەندە زۆرە قەسەم بەخوا عەرەب یەک بگرێ بەس میسکن ئیسرائیل ئاوی بە هەر ئیسرائیل ڕێک ئاوی بە ئەگەر عەرەب بەس میزیشکا بەڕاستی ئێ خۆیان پیاویانتیان نییە دیفاع لە گەری فەڵەستین و لە خەڵکی خۆر بەسەری غەزە بکەن ئێوە باس چیکن کاکە سەرژمێرەکان ئەڵێ لە حوتی تشرینی یەکەمی ساڵی 2023 هەتاوەکو ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم 61,000 فەڵەستینی کوژراوە باشە 61,000 فەڵەستینی کوژراوە 152,000 کەسیان لێ بریندار بووە باسی ئاواریش ناکەین لە هەژدەی ئەم مانگەوە کە لەگەڵ ئێوە قساکەم باشە 9,752 کەس لە غەزا کوژراون 9,000 کەس لە ماوەی لە هەژدەی مانگی ئازارەوە تاوەکو ئێستا ئەی کات جیهانی عەرەب لەکوێ زەحمەت نەبێ بەداخەوە بەڕاستی جا ئەڵێ قسێکی کوردەواری هەبووە لەکە وەکو نەوعەشیرێکی جواب بوویان وەگە سەربانی خۆم نازانم کونیتیا بێ سەربانی خەڵکی بە منچا نابێ تۆ خۆ لە باشووکسان 2000 کونیتیایە خەریکی چ بەزمێکی لە خۆتەوە بۆچی پێ ناخۆشەکەەوە قساکەی کاکەژیان شێخ سەعیدی پیران نوێژەکەی کرد شێخ بوو سەید بوو موسڵمان بوو نوێژەکەی ئینجا یاعدامیان کرد بەخوا ئەو کاروانە کێ ئەوەی کە دانیشی خەریکی ئەو بەزم ڕزمەیەکە ئیکا بۆ خۆی لەسەری ئەژی باش نییە بەخوا پێغەمبەر بەیانی لە غەزە و لە نازانم لە فەڵەستین و ئەلەمانە شتێ بێتە پێشەوە یەکەمەوە ئەوی ئەعدامەکە هەر حەماس خۆی ئەعدامەکە موسڵمانی کوردی چی شتێکی ئەوە حەقیقەتە پێتان ناخۆش نەبێت کاتێک کە ڕاستیەکان ئەڵێن ئەوێ بەلاتان ئاسی بەرحاڵ بارەوە گەڕێن خۆشەویستان بازی لێ بێنن کەیفی خۆتان چێکن بیکەن لێرەدا ئەمەوێ هەندێک شت لەسەر مەسەلەی سلێمانی بڵێم کە بۆچی بۆ جۆرەیە ویش لەسەر ئەو کوڕە قسە بکەم کە سێ کەسی کوشت ئاگام لێ بوو لە
خەڵکی بێویژدانە یانوت کاکە جا عەرەبە قەیچێکە ئەوە عیلاقی عەرەب بۆ چێ کاکە یعنی ئێوە کەی فێرە بن ئەی هاوا تۆ گەنجێکی لە بەنزیخانەیەکە تۆ ئیشەکەی پێم بڵێ کلاشکۆف بۆ چیە کاکە کلاشکۆف چیەکە لە بەنزیخانەیە ها ئالەم هۆڵندایە لەم ئەوروپایە کە تۆ ئەچی لە بازارێکە ئیشکەیت لە دوکانێکە حەرز بیت لەسەر بەنزیخانەیەک ئیشکەیت پێت ئەڵێن ئەگەر کەسێک گێت بەنزینەکە تێ ئەکا پارە نایە و ئەڕوا کێشەی تۆ نییە شەڕی لەگەڵا مەکە کامێرەی تایە ڕسمی ئەگرێ پۆلیس سبێنێ ئەیگرێت و لێسەنێت و پارەکەی لێسەنێ هەمووی بە سیستەم کراوە بەڕاستی لە بازارێکای کەسێ شتێک ئەدزێ شەڕی لەگەڵا مەکە بابی دزێ چیە خۆ دنیا وێران نابێ کابرا بە نمونە هەساوە پارەی بەنزین نازانم چەند هەزارێکە نایە بە دۆزەخ تۆ بۆ ئەم کاراکەی زەحمە نەبێ جەهار ئەم هەتیوە 2-3 ساڵ بەلێ سێ چاقی لە خەڵکی تری ژاوە دوای سەڵیان بۆ کردو بە سوڵح سەڵحکاری نایشکرێت تۆ دابنیشی ئەم سیلاحە پێ بە هەتەقەت کاکە کابرا لە عەرزەکە کەوتۆ ماڵتان ئاوا بێ هەتەقەی لێەکەوێت تۆ چی داوە چی کردەوە کابرێتەوە تۆ ئاوای لێکی کاکە چی کردوت بەس پێم بڵێ گریمان پاڵێکی پێوە ناویت گریمان دوو جۆری پێداویت کاکە کۆمەڵگای ئێمە بە دەردێ چوە خۆشەویستانی کردی پاڵی ژوان لێ کرد ها ئەیناو کۆمەلگای ئێمە وانە بوو خەڵک ماندووە خەڵک ئیشی نییە خەڵک ژیانی شێواوە خەڵک ئەچەوسێتەوە لە بەرژێری پاتی نایە لە قسە بکە خواخواتی بۆ شتێک دک شوێنێکەوە تۆڵی خۆی کاتەوە خۆی خاڵی کاتەوە بڕواتانە بێ هەمی خیتەوانی پارتیوکێتیە ئەوەی کە لەو کۆمەلگایە شتە خۆدا بەڕاستی باشە هەمووی تاوانی کێتی و پارتیە بۆ چونکە لێکێتی و پارتی دوو حیزبی هەوسار بچڕاون خۆیان بەس خەڵکی تەعدا و کوشتن و فراندن و ئافرەت و بێنەوە بەرەو ئارم بابەتانن خەڵکیش نەکاری هەیە نە ژیان نەگوزێنێت پەنا بۆشتە قۆڕان نابێت و ئەچێ بازوو خەڵکی کوژێ ئەوە تا ماڵی سێ کەسی وێران کرد ماڵی خۆشی وێران کرد کە خوای دەن چی بەسەریت بەداخۆ بەڕاستی عیبیشە بۆ هەندێکە دیفاع لە پیاوکوژێکی وەکەوە زەلامێکە کاکە ئەوە وحشیە بەڕاستی مەڵێ وەڵا نەخۆشی نەفسی هەیە نەخۆشی نەفسی هەبێ ئاوا ناکە لە سێ خەڵک بکوژێ بەڕاستی چای دەران نەخۆشی نەفسی هەیە مناڵی خەڵکی کوشتووە کاکە خەڵکی دایک و باوکی هەیە خەڵکی ئازیز و خۆشەویستی هەیە خۆ ناکرێ کاکە هەر دەمە بۆ لێک و تۆ پەلەمەچێک بێسە بەرامبەرەکە بکوژی غاباتە خۆ بەڕاستی غابات نییە کاکە چۆن شتی وا بێت لەکوێی دنیا شتی وا هەیە لە هەڵەبجە هەر بە هەماشکە ڕوویان لەسەر شەڕێک دووسێ کەس لەوێش قەتوعان کرا ئەو گەنجە جوانە چۆن شتی وا هەیە برای من يعني سايمة توزي أو أعصابي هذه بين كومبلا شريكة أشي فرمو كابراي بنزي خانة شو كيشيكية هيش كيشينية بنزي خانة خويتي وكابراي إيش بور مالي خوي برانكر وطاو أو البخارش يعني يا ولاسي تقول لسر دولة البنزين شراكيت أما كيشي إما والله عزيزان برواتان هبيت بياني ألو بالمزقوتي قورية لا قلاتي هوليرا أوي كسوالة كات لسجادك بيجرا بيخرشونكي بافل بيخرشونكي مسعود بيخرشونكي مسعود أبي بدز أيش أبي بدز بيجي شيء توا كانوا شوينا سوالي كذا بوبارة هل كباري بيني أبي بدز إنسان زور خطرناك براسي إنسان زور خطرناك سيري إنسان كان خوش إنسان بدي جاي ميجو شنجار باسم كردوا أمهم الديني بوداناويت بأعيد دوزر أو تسيرت باجنية مردن هي للرجعتك هم من هالأمرين ياساق بوليس هي دادگاه هي زندان هي لسيداردان هي همو أمانة هي كشي إنسان بس ولا توان كده نانه بيجوري هل وده توان نانه براسي زو سيري إنسان وده توان كده نانه برولو إيرانيها أزانيه كبكيلوية تلياك وجري إعدامي كان هتشي هالإشيكات أما يخطر لك إنسان براسي إنجا منك لسست لماني زوجك قصاها كان أو قصاها كمتاو لايفك كوتاي في هنم خوش إنسان لست لمانيها بدي جاي ميجو هميشا أو خلق الجواميرة ياسر كت كراون ياشا بدل كراون ميجو استماني هروا براسي أجسيري ميزوي تازيش كيت هلي إسا هروايا بويا عزيزان باسی سروشتەکەی هەر ناکەم سوژی سلێمانی کەسێکی شارێکی خۆشە هەمومان خۆشمانێ ئەو شارە سەرچنارەکەی کە ئێستا ئەویش ئەجزن و ئەلەم بابەتانە من باسی ئەمان ناکەم لە کوشتنی جەمیل سائیبەوە باش نییە هەتا وەکو ئێستا ئەو سلێمانیە بەڕاستی لاوە کە لە سەردەمی شێخ مەحمووە کوژرا لەسەر ڕای جیاواز لەسەر نووسی چونکە جەمیل سائیب لە سەردەمی مڵکاتی شێخ مەحمووە ئاکوژێ دواتر خوێنەکەشی ون ئەکرێ
تاوانی جەبر سایبیش چی بوو خۆشەویستان؟ 1 چیرۆکی نووسی بوو بە ناوی لە خەومە. سلێمانی نەیەش لە خەویشە کە بڵێ وەڵا نادادی هەیە. هەمووش بە ئەزانین شێ مەحموودش ڕۆحی شاد بێ خۆعافی کاقەی ناکا وەکو بنەماڵی تاڵەبانی و بارزانی حتا وەکو مرد هەر داگیری کرد لە سلێمانی ئێسەی ژنەوەکانی عەرزەیە فرۆشم کچە دەمی شێ مەحمووە کە داگیری کردووە. هەمووی هەروە بوو ئەم کوردە بەڕاستی هەر کەسێ یەک بۆ بنەماڵەکی خۆیەتی وای لێ هاتووە لە داریکردیەوە هەتاکو نازانم شار باشە تا کێڵێ هەمووی بوو بە مڵکی شێ مەحموود. من لە کتێبەکە خوێندمەوە خۆشەویستان ئەڵێ کتێبی چیمدی ئەڵێ شێ مەحموود ئەچێ بۆ یەخی ماڵی کە ئەسپەکەی میزەکە ژنێک تەشتەکەی هێنی خاتە بن گونی ئەسپەکەی ئەلۆ دادەژێن بۆ واکەی ئەڵێ بە قوربان ئەگە ئەسپەکەی شێخ دەرێ میزکە دوای شێخەڵە یەخی ماڵی هینی بدە چکە ئەسپەکەی میزی دیا کردووە. هەمویان هەروان چۆن بڕۆسەی نێشی کە چی داجی کردووە لە ئینا بڕۆسەی ماڵ تاڵەبانی کە چیان داجی کردووە بڕۆسەی کە کوڕی نەوشەوان ساڵ کرد چی لە گردەکە چی داجی کردووە بڕۆسەی حەمەلات تۆپ کە خۆشەویستە حەمی حاجی مەحموود کە ئەمڕۆ کۆمەڵی هینی هێناوە عەرەبانە و نازانم تراکتۆرۆمانە وەڵا من هینم هەیە من مانۆڵی سەربازیەکەم گاڵتە جاڕیە باش نییە هەمویان بنەماڵەی شێخ مارفی نۆدێ کاگەحمەی شێخەوەمان خۆشمانەوێ لەگەڵ مۆلانە خایدا چ کێشێکیان دروست کەس هەمووان لە مێژوە خردومانەوە بۆیە سەرچاوە مێژوویەکان پێمان ئەڵێن هۆکاری سەرەکی ڕاونان و ئاوەرەبوونی پیاوێکی ساڵح و زاهیدی و تەسەوفی وەکو مۆلانە خالید ئەمانە ڕاویاننا شابەدەریان کرد هەروە بۆ ئوسێمانی بەڕاستی نالی ئاوارە و سەرگەردانەکە بەهۆی ڕەخنەگرتن لە شێخە خوا پیاوەکانە باش نییە قانعی داما و بەڕوت و ڕەجاڵی ئەژی بێکەسی شاعیر بە هەمان شکڵ عەبدوڵڵا گۆران والیەکە لە شوێنەکە نووسێ ئەیتری فەی مانگاشەوی بەردەم دەلاقا با پیس نەبی خۆمەدە لەم کوردی عێراق باشە ئەوای لێک کەسێکی وەکو مستەفا زەڵمی لەبەرەوەی کە وتی بسن دشی مارە بە جاش و ئارەم بابەتانە بوو بزان چیان پێ کرد شێرکۆ بێکەس هەر بە هەمان شکڵ یعنی کەسی وەکو حەمە عومەر عوسمان لە سێمانیە وای لێها کە خۆی کوژ بەڕاستی شاسوار لە شوقا دەریە کرد و ئەیوب بڕۆتۆ پارە نییە پارەی هینەکانم بێتی بۆیە لە توێی جەمال عیفانە ئەو شارە هەروە بۆ بەڕاستی جەمان لەبەس چ ساڵ نەگەڕایەوە باش نییە نەجمەدین ئیمەلا وا پەراوێز خراب و خۆشەویستان حتا تەرمەکەی بۆگەری نەکرد خەڵک پێشێن نەزانی بەو نەجمەدین ئیمەلایە باشە هەروە بۆ بەڕاستی ئەو شارە بەداخەوە بەڕاستی ئێسا سلێمانی بووە بە مۆڵگای چێ بە مۆڵگای شاسوار جووتیکە و سروەی خوشکی و سوزانم کۆمەڵێک گەجەر و گوجەری لاتولود کە ئەیبینن ئەوەش حاڵی ئەو خەڵکەیە کە کەس چرکەی لێوانە بەداخەوە بەڕاستی ئەوەی لاتەوە کۆمەڵگاییە بڕۆ بزانەکە حاڵی خەڵک چۆنە بەتەمام لای فێ بکەمەوە لەسەر پێنجوێن کە چی تیا ئەگوزەرێ وە چی پارەی تیا پەیاکرێ بەڕاستی لەلایەن یەکێتی و شێخ ئەحمەدی نۆکان و فڵانسەر ئەرم بابەتانەوە کە چی ئەکرێ لە مەنتیقەی پێنجوێنە سبێش و دووس بێشە و بەتەماشیشی ئەوان بەڕاستی ئەمە واقعی ئەو کۆمەڵگای ئێمەیە بەدەست کێوە بەدەست پارتی وێشێتیەوە خەڵکەکەیش ناچێ یەک بگرن و ڕاپەڕن دژی ئەم دز و جەردانەی کە لە باشووری کوردستانە هەیە هەتاوەکو ڕاپەڕنیش نەکرێ بە هیچ ڕێگەیەک یەکێتی و پارتی لا ناچن بەڕاستی بە هیچ جۆرێک خۆشەویستە شتیوان نییە نە پەرلەمان شوێنی گۆڕانکاریە نە فڵان و فیسارەکان قسەکردنیش هەموومان وتومانە بەڕاستی یعنی یەک شت نەماوە کە ئێمە نەمانوت بێ ئەڵێ بنەماڵەی بازاری دزە ئەرە وەڵا ڕاستە ئەڵێ مناڵیان هەیە خاوەنی ئەو 9 ملیۆن دۆلار ئەرە وەڵا ڕاستە ئەڵێم بیری نەوتی هەیە ئەرە وەڵا ڕاستە ئەڵێ بنەمای تاڵەبانی ئەمە ئەویان هەیە وەڵاهی هەرەمی ڕاستە ئێخۆ هەمومان ئەو مۆزوعانە ئەزانین یعنی تاکەی ئێمە دابنیشین جا لەم ڕۆژانە گوێم لە عەلی حەمە ساڵەوەیە وەڵام مناڵیشی ماڵی مەلا مەسەڵ بازانی کوڕی نازانم کامیانە ئەمە هەیە ئەوە هەیە قسە بۆ کە هەموو کەسێک ئەزانێ کاکە گوێدرێژ ئەو مۆزوعانە ئەزانێ تۆ باسی چی ئەەکەی چۆن ئێمە بیر لەوە بکەینەوە کە ئەمانە ڕاونین ئەمە عەسی مۆزوعەکەیە ئەگینا تۆ تا ئێوارە بیڵێ ئارە وەڵڵا مناڵ هەیە هی بنەماڵی بازانی بە ملیۆن ئەڵێ یەک
هەمومان خۆ ئەوزین کاکە هەچی نەوتی ئەو وڵاتی ئەوان ئەیفرۆشن ژێرخانی ئەو وڵاتە هەمووی ئەوان تاڵانیەکەن کاکە بنەمای تاڵەبانی بنەماڵی بازانی خۆمە ئەمە حەقیقەتە کاکە ئیتر ئەم قسە قۆڕت چییە 24 ساعتە خەڵک بەتاڵەکەنەوە لەوەی ئەمەیان هەیە و ئەویان هەیە ویان بردو ویان بردو هەمومان ئەزین کاکە باشە کەڕووداڵەکانی کوردستان ئەزانن کە بە نمونە بنەماڵی تاڵەبانی چیان دەسەکەوێت لە منتیقی سلێمانیە پاڤڵ چی دەسەکەوێت لە منتیقی سلێمانیە باش نییە ئەیزانێ کە چۆن شەریکی پارتین لە هەر هەموو شتێکە ئەیزانین کە مناڵی ماڵی مەدام سەفا مەسعود بازانی کوڕی ئەمانە هەر هەمویان ملیۆنێر و ملیۆنێرن هەمووان ئەو ڕاستیان ئەزانین کاکە ئیتر ئەم دەهۆڵە چییە چیش بە چیوە شانازیەکەن بڵێن وەڵا کاکە کوڕەکەی مەسوول ئەمەی هەیە کوڕەکەی نێچیر ئەمەی هەیە هەموومان نەزانین کاکە چی هەیە ئەمە نەزانی ئەسڵ ئەوەیە کە ئەگەر ئێوە ئۆپۆزیسیۆن بوونایە ئەبێ هەمووی کۆ بێتەوە لە دەوری یەک دژی ئەمانە ڕاپەڕین کا بەڕاستی ئەبێ پەلاماری چەک بێ دژی یەکێتی پارتی تێگەی پەلاماری چەکنایی چەقەچەق مەکە ئیتر مەڵێ فڵانە بنە ماڵی بازێن ئەمەی دزی و ئەوەی هەیە و ئەوەی هەیە هەموو کەس ئەزانێ هەیەی هونەریتیان نیە بەڕاستی نێشێوان بازانی بە ملیار ئەڵێ یەک مەسعود بازانی بە ملیار ئەڵێ یەک مەسعود بازانی بە ملیار ئەڵێ یەک هەچی کوڕیانە کچیانە شیان هەیە هەمووی ملیۆنێرە کاکە وما حقیقەتە نەشیرن ئەی ئەو نۆتە چێ ئیبا هەمووی ئەوان ئەیدزن خۆ کاکەچێ کەواتە ئەسلی ئەوەیە کە تۆ بێی خەڵک وا لێ بکەی بەرامبەر بە ئەمانە ڕاپەڕین کات ئەبێت دژی ئەمانە بە چەک ئەبێ وەڵام بەمانە بدەیتەوە باوی ئەوە نەماوە بەڕاستی تۆ بی بە قارەمانی سۆشیال میدیا قسە فەقیرە هەموو کەسێ توانێ بیکە جا چییە عەلی حەمە ساڵح هەموو شەوێ یا لە کەناڵی هەشتا هی پاڤڵ تاڵەبانی یا لە ڕووداوەکەی نێشێڤان بازانیە وەڵی من لەم ئۆپۆزیسیۆن تێناگەم بەڕاستی کاکە ڕێگە بە من نان 30 ساڵە بێمەوە بە سێنانی خۆمشە قسەم کردو کاکەژە ڕێگە بە عەلیەیەن هەموو شوێ میوانی کەناڵەکانی کەناڵی هەشت و کەناڵی نێشێڤان بازانیە بە قورعان من لەمە تێناگەم بەڕاستی کاکە باشە من بێم بە پارەی یەکێتی یا بە پارەی پارتی دەیان میدیا دابنێم لە تیڤەکانە قسە بکەم بش لە وڵات دژێکێتی و پارتی وەڵی من لەم یاری تێناگەم بەڕاستی کاکە بەڕاستی من لەم یاری تێناگەم سەرم لێ سڕەمێنێ نازانم بۆ چۆن وایە کاکە چۆن شتی وایە بێ تێناگەم بەخۆ کاتان ناگرم خۆشەویستان هەتا شەوەیەکی تری ئەمەوە خزمەتان بەخواتان ئەسپێرم لەسەر لە مەرزی پێنجێن لە سەیرانبەن چی ڕوو ئەدا چی شدیت چۆن نییە لەم شەوانەیەم بۆتان باسەکەم لە سبێشەوە نتوانم بڵام دووس بێشەوە هەوڵ ئەدەم بێمە خزمەتان ئیتر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ تا کاتێکی تر ئازیزانی ئارام ئەحمەد خۆتان ئامادە بکەن تەنها و تەنها بە هەڵچوونی جەماوەری بەڕاپەڕین یەکێتی پارتی لە ناوچن بەڕاستی ئەگەنا بێچکردنا ناشن بەتەمای ئەوە مەبن لە ڕێگەی پەرلەمان و قسە پەرلەمان هەر نییە لە باشووری کوردستانە بۆ ئاگداییتان هەر نییە عەسڵەن ئەراوە هەر نییە کەسی نە لە پەرلەمان و ئەلم بابەتانە هەمووی درۆی شتانە بەخوای گوێم لە هینێکەوە بوو هینی یەکێتیە ها ئەڵێکی خۆشەویستان خۆزگاتان بینی کواکەوا بەتان خوێنمەوە ئەمە ناوی سۆزان مەنسوورە وتەبێژی فراکسیۆن یەکێتی ئەڵێ خەڵکی کوردستان باجی پابەند نەبوونی حکوومەتی هەرێم دەدا بە ڕێکەوتنەکان لەگەڵ بەغا لێ قەسەم بەخوا هیچ خائینی ئاوا قسە ناکات هیچ خائینی ئاوا قسە ناکات بەڕاستی جا تۆ ئەمە نوێنەرەکەتە لە کوردستانە ئیتر خەڵکی کوردستانە بێت چی بکە ڕێک دژی نوێنەری خەڵکی کوردە نوێنەری یەکێتی و پارتیە یەکێتی حیزبەکەی خۆی لە حکوومەتایە بۆ نمونە شەریکە لەگەڵ پارتیە کە چێ وەڵا حکوومەتەکە ناڵێ ئەو مۆزوعانە ئەوە بکرێت ئەمە نوێنەری ئێوە لە هێنا لە بەغایە بەڕاستی ئێشکاکش دەردە دڵ زۆرە دەی خواتان لەگەڵ خۆشەویستان بەخێرچن